لەگدانەوەکان لەسەر ئەمارکردنەوەی دەستوری عێراق بەردەوامە و پانێڵێک لەسەر ئایندەی عێراق و وەرەمی کوردستان لە بەردەم ئەمارکردنی دەستوری هەمیشەیی ساڵی 2005 لە زانکۆی هەڵەبجە بەڕێوەچوو. شارەزایەکی بواری دەستوریش دەڵێت ئەمارکردنەوەی دەستوری عێراق دەبێتەوەی مەترسی لەسەر هەرێمی کوردستان. ئێستا داواکاری گۆڕانکاری جددی هەیە و داواکاریەکانیش خۆی لە چەند شتێکدا دەبێنێتەوە کە لەوانەیە هەڕەشە بن بۆ سەر دیموکراتی بۆ عێراق وەگشتی و هەروەها بۆ سەر هەرێمیش. یەکێک لەوانە گۆڕانی سیستەم لە سەرۆکایەتیەوە لە پەرلەمانێ بۆ سەرۆکایەتی، دووەمیش کەمکردنەوەی دەسەڵاتی پارێزگاکان و هەرێمەکانی شواتە لێدان لە فیدرالیەت. لە واقعدا ئەمە نەکرد بۆ کورد و هەموو عێراقیش خراپە. لە کاتێکدا ئەم دەستورە ئەم نیزامێکی باشە، بەڵام لەبەرەوەی عێراقیەکان لە سای لە دوای 2023ەوە خێر و خۆشیان نەبینیوە هەموو شتێکی ئەم نیزامە ڕەت دەکەنەوە بە دەستوری و بە نیزامی سیاسیەوە. لە کاتێکدا مشکلەکانی عێراق دەستور و نیزامی سیاسی نیە. بەڕاستی بۆ ئێمە پێویستە خۆمان ئامادە بکەین کە دڵی بەتایبەتی دڵی خەڵک ئاش بکرێتەوە، بۆی ئەگەر هاتوو دەستورەکە کەیشتە ڕاپرسی و بە دڵی خەڵکی کوردستان نەبوو دەنجی بۆ نەدا. هاوکات مامۆستایانی زانکۆ ڕایان وایە پێویستە پێش ئەمارکردنەوەی دەستور کورد یەک گوتاری یەکگرتووی هەبێت و دەسەڵات هەوڵ بدات خەڵک لەگەڵ خۆی یاشت بکاتەوە، چونکە خەڵک ناڕازیە و دەیەوێت لەو ڕۆوە تۆڵە لە دەسەڵاتی کوردی بکاتەوە. گرنگە یعنی ماڵی کوردیەک بێ بۆ ئەوەی بتوانین ئەم کۆدەنگیە ئەم دوو لەسەر سێ دروستکەین و زۆر گرنگە کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان خەڵک ئاشت کاتەوە لەگەڵ خۆی بۆ ئەوەی خەڵک بۆ تۆڵە سەندن لەم دەسەڵاتە سیاسیە هەڵوێستێکی نەرێنی نەبێت لەسەر دەستوری هەموارکردنی دەستورەکە، چونکە ئەگەر هەڵوێستی نەرێنی هەبێ و دوو لەسەر سێمان بۆ دروست نەبێ بەڕاستی هیچ گرنتی و زەمانەتێکی تر لە بەردەست کوردانیە ئەگەر هەموارەکە بەسڵ شلودو بکرێت. چکە دەستوری عێراق وێڕای ملاحەزەکان لەسەری دەستورێکی باشە، سیستمەکە سیستمی پەرلەمانیە سیستمێکی باشە و فێق کوردیش قازانجی کردووە، هەموو پێکاتەکانی تریش عێراقیش قازانجیان کردووە. بۆی لە ڕاستیا بەر لە هەموو شتێک ینی کورد پێویستی بە ڕێئیشی یەکگرتوو هەیە سەبارەت بە مەسەلەی تعدیلی دەستور. جموجوڵەکان لەسەر ئاستی عێراق و وەرێمی کوردستان لەسەر ئەماری دەستوری عێراق زیاتر دەبن و لیژنەی ئەموارکردنەوەی دەستوریش دیاری کرا. بۆ ئەو مەبەستە شاندێکی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە بەغدایە و کورد دەیەوێت لە دەستوری نوێ مافەکانی پێ بدرێت. هەروەک شارەزایانی بواری دەستوریش دەڵێن کورد دەبێت بە وریایەوە مامەڵە بکات و مافە یاسای و دەستوریەکانی خۆی بچەسپێنێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.